کۆماری ئیسلامی لەسەر مەخزەنی باروت ڕۆنیشتووە. هەواڵەکان سەبارەت بە گرانبوونی نرخی نانی سونەتی، سەنگاک، تافتون و بەربەڕی دەژبەیەکن. ئەم بابەتە لە پاڵ گرانبوونی پێداویستیە سەرەکیەکانی ژیانی خەڵک لەوانە برنج و ماکارۆنی تووڕەیەکی زۆری لە ناو جەماوەری خەڵکدا دەژبە دەوڵەت و خاوەن سەرمایەکان پێکهێناوە. نیگەرانی لە سەر هەڵدانی جەماوەر هەموو ئەندامانی کابینەی دەوڵەتی گرتوۆتە بەر. کابینەی ڕەیسی جەلادی 67 بۆ دامرکاندنەوەی تووڕەیی ئەو خەڵکە ڕایگەیاندووە کە گۆیە لەسەر بڕیاری سەرۆک کۆمار تا کۆتایی ئەمساڵ نرخی ئارد گۆڕانکاری تێدا ناکرێت. بەڵام سەرەڕای ئەو ئیدعایە نرخی نان بەکردەوە زیاد بووە. ڕەخنەگەران دەڵێن دەوڵەت سەرنجام یارانەی ئارد و هەموو جۆرەکانی نان دەبڕێت. ڕۆژی چوارشەممە 14 مانگی گوڵان یەکێک لە بەرپرسانی وەزارەتی ئابووری باسی سەهمیە بەندی نان و دانی کۆدی ملی بە خەڵک کردووە کە بەپێی ئەو کۆدا دەوڵەت بەشێک لە نرخی سەهمی نانی دیاریکراوی هاوڵاتیان پەرداخت دەکات. لە هەمان کاتدا دەوڵەت ڕایگەیاندووە نرخی ئارد بۆ نانی فانتەزی بە 10 قات گرانتر دەبێت کە ئەمەش خۆی دەبێتە هۆکاری گرانبوونی هەموو جۆرە بەرهەمەکانی نان. لە پاڵ شێواوی بازاری گەنم و ئارد و نان نرخی ڕۆنی خۆراکیش هەر تووشی ئەم حاڵەتە بووە. بەپێی راپۆرتی ڕۆژی 12 گوڵانی سایتی تجارەت نیوز، ڕۆنی خوراکی لە فروشگا زنجیرەییەکان بە شێوەی مەحدود تەنیا بە مەرجێک دەفرۆشرێ کە بای 30,000 تمەن کەلوپەلی دیکەشی لەگەڵ بکردرێت. ئەم بارودۆخە شێواوە کە تێیدا بێکاری ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر پەرەدەستێنێ و بەهای پارەی ئێران بەرامبەر بە ئەرزەکانی جیهانی بەردەوام دادەبەزێ و ئاوسان بە خێرایی ڕوو لە هەڵکشانە مەترسی گەورەی بۆ ڕژێمی ئێران خوڵقاندووە. بەپێی راپۆرتی هەواڵنەری ڕۆیتێرس نرخی ئاوسان گەیشتۆتە زیاتر لە 50% ملیۆن کەس لە دانیشتوانی ئەو وڵاتە لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. بەلەبەر چاوگرتنی ئەو ڕاستیانەیە کە ئالێکس وێتنکا مدیری دامەزراوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڵێ، دەتوانم بڵم کە کۆماری ئیسلامی ئێران لەسەر مەخزەنی باروت ڕۆنیشتووە. ئەم گرانیە کە ئاماژە بە چەند نمونەیەکی کرا سفرەی ژیانی کرێکاران و معلمانی لە هەمیشە هەژارانەتر کردووە. کاردانەوەی کرێکارانیش خەبات بووە بۆ زیادکردنی حەقدەستەکان بە ڕێژەی لانی کەم 16 ملیۆن تمەن لە مانگدا. هەڵوەشاندنەوەی شرکەتە پەیمانکاریەکان، حەقدەستی تایبەت بۆ کارە سەختەکان. کرێکارانی خانەنشین داوای مافی بەقەدەر کرێکارانی لەسەر کار دەکەن. معلمانیش هەموو ڕۆژێک لەسەر شەقامن بۆ دابینکردنی مافەکانیان. بەرامبەر بەم ناڕزایەتیانە ڕژیم و خاوەنکارەکان بەردەوام لە ڕێگەی ڕاگەیەنەرە گشتیەکانەوە ئیدعا دەکەن کە پارەی دابینکردنی ئەم داخوازیانەیان نییە. ئەوە لە حاڵێکدایە کە بە وتەی هەواڵنەری ڕۆیتێرس کۆماری ئیسلامی ئێران ڕۆژانە 1.5 ملیۆن نەوت هەناردە دەکات کە بەشی زۆری بەرە وڵاتی چین دەڕوات. نرخی بۆشکەیەک نەوتی بەرێنتی دەریای باکوور گەیشتۆتە $139 و لە بودجەی ساڵی داهاتوودا تەنیا $70 بۆ بۆشکەیەک لە نەزەر گیراوە. ئەو داهاتە زۆر و زەبەندەی فرۆشی نەوت لە ڕژیمی گەندەڵی کۆماری ئیسلامیدا سەرفی کردەوەی تێرۆریستی لێرە و لەوێ دەکرێ و ویان دەدرێت بە گروپگەلێکی کۆنەپەرستی وەکو حیزبوڵڵای لوبنان و جیهادی ئیسلامی و حماس و حوسیەکان و ئەوانەی تر لە عێراق و لە سووریا. ئەو خەباتە بۆ پێشگرتن بە لە ناوچوونی لەش و دەرونی کرێکاران زەروریە. دەستکەوتگەلێک کە لەم خەباتەدا بەدەستێت خەباتی دوا ڕۆژی کرێکاران بۆ ڕزگاری یەکجاری بەهێزتر دەکات. کۆماری ئیسلامی حکوومەتی سەرمایەدارانە. نظامی سەرمایەداری لە هەموو شوێنێک تووشی قەیران و ئاوسان و گرانیە. بەڵام قوڵایی و پانتایی گرانی و هەژاری و نەداری لە ئێران گەلێک زیاترە. هەر بۆیە دەرفەتێک خوڵقاوە کە سەرمایەداری لە یەک لە لاواسترین ئاڵلقەکانیدا تێک پشکێندرێ و بە دامەزراندنی نظامێکی شوڕایی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە ئێران نمونەیەکی سەرکەوتوو پیشانی هەموو جیهان بدەن. کرێکارانێک کە ساڵی ڕابردوو 7,000 حرەکەت و ناڕەزایەتی دەربڕینیان بەڕێوە بردووە توانایی بە ئەنجامگەیاندنی وەها ئەرکێکی مێژوویشیان هەیە. هەڵبەت
پێشمەرجی وەها سەرکەوتنێک بوونی حیزبی پتە و بەهێز ڕێبەرایەتێکی بەتوانا و باوەڕپێکرا و باوەڕ بەخۆی چینی کرێکارە بۆ بەدەستەوە گرتنی دەسەڵات.